مانگی شعبانی که لەو مانگانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگێکی زۆری پێدرا و پێغەمبەر دوردی خوا لەبێ لە مانگەدا زۆربەی ڕۆژەکان بە ڕۆژوو بۆ تەنها چەند ڕۆژێکی کەم نەبێ و سەحابەکانیش لە مانگەدا زیاتر گرنگیان داوە بە چاکەکردن و وەروەها خێر و سەدەقە تیایدا. کاتە ئەم مانگە گرنگێکی زۆری هەیە بە شێوازێکی گشتی و ئێمە جگە لەو گرنگەی کە لە مانگەدا هەیە باس لە 15 شعبان دەکەین بە تایبەتی بزانین گرنگی 15 شعبان چیە کە سبێنێ دەکات و هەروەها ئێمە پێویستە چی تێدا بکەین و خێر و عیبادەت تیایدا چۆنە و هەروەها بزانین ئایا هەندێک بابەتی کولتوری هەیە کە لەم ڕۆژەدا دەکرێت چلەوەی کاشەوە منداڵ دەگەڕێت کە بەرات ناسراوە منداڵان دەگەڕن یاخود هەندێک خانەوادە و خێزانیشەیە کە خوانی تایبەت لەو ڕۆژەدا ئامادە دەکەن زانین ئایا ئەمانە لە ڕووی ئاینیەوە دروستە بکرێت یاخودنا و کۆمەڵی بابەتی گرنگ سەبارەت بە مانگی شعبان و بە تایبەتتر 15 شعبان دەخێنە ڕوو بە میوانداری مامۆستا عومەر شارستێنی کە زانای ئاینیە و لە ڕانیەوە لەگەڵماندا سڵاوی خوارد لەبێ مامۆستا سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵماندا بە سەرەتا لەوە دەست پێ بکەین بە گشتی مانگی شعبان چ گرنگێکی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. وعليكي السلام خاتون خوای گەورە موفق و سەربەرزتان کە ئینشاءالله. وەڵام مانگی شعبان بە حەقەت مانجێکی سپاس دەکەین مامۆستا گیان بەردەوام بەفەرموو مبارەکە. ئێمە بە حەقەت لەوە بۆمان دەردەکەوێت کە مانگی شعبان مانجێکی گەورە و پیرۆزە. لە مانگی پیرۆزی شعباندا ڕووداوێکی مێژووی زۆر گەورە ڕوویداوە کە کۆڕینی قیبلەیە لە بەیت المەقدیسەوە بۆ بەیت الله حەرام. ئەمە بە حەقەت یعنی ڕووداوێکە کە تەماشا قورئان دەکەی خوا جەل جەلالوهو لێ نەگەڕاوە کە پێغەمبەریش صلی الله عليه وسلم باسی ئەم بابەتە بکە، بەڵکو بۆ خۆی باسی ئەم بابەتەی کردووە لە قورئانە بۆ ئەوەی بە طریقەی صحیح و متەواتر بە ئێمە بگاوە هەتا دنیاش کۆتایی پێدێ ئەم بابەتە بخوێندرێتەوانێ. ئەوە گرنگی مانجی شعبانە و هەروەها گرنگی مانجی شعبان حقیقەتەن لە ئەوەدا دەردەکەوێت کە خاتو عایشەی دایکمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم استكمل شهرا قط إلا شهر رمضان. دەفەرمێ نەبینیوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هیچ مانجێکی بۆ ڕۆژوگرتن تەواو کردبێ بێجگە لە مانجی ڕەمەزان. بەڵام وما رأيته في شهر أكثر منه صياما من شعبان. دەفەرمێ هیچ مانگێکیش نەمبینیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەقەدەر مانگی شعبان تێیدا بە ڕۆژوو بێ. هەتا هەندێک لە عولەما ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جار هەبووە مانجی شعبانی بە تەواوی بە ڕۆژوگرتن بەڕێ کردووە، یعنی تەواوی مانگەکە هەتا گەیوەتە ڕەمەزان بە ڕۆژوو بۆ تێیدا. ئەوە بەڕاستی گرنگی مانجی شعبانی پیرۆزە لە شەریعەتی ئیسلامدا. مامۆستا پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ و با بڵێن ئەسحاب و هاوڵانی چۆن ئەم ڕۆژانەیان کردوتەوە بەراورد بەوەی کە ئێستا موسڵمانان خەریکن پێوەی پێویستە ئێمە چی بکەین، چی پەرستشێک لەم ڕۆژانەیە لەم مانگەیە زۆر پیرۆزە ئەنجام بدرێ؟ بەڵێ فەرمودەیەکی صحیحمان هەیە کە شێخی ئەلبانی بە ڕەحمەت بێیاخوا بە صحیحی داناوە و لە زۆرێک لە سەرچاوە حەدیسیەکاندا هاتووە. پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم، دیارە ئوسامەی کوڕی زەید پرسیاری لێ دەکا، دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا من نابینم تۆ لە هیچ مانجێکە ئەوەندەی مانگی شعبان بە ڕۆژوو بی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جوابە دەفەرمێ ذلك شهر يغفل الناس عنه. ئەم مانگە مانجێکە بەڕاستی خەڵک لێی بێ ئاگایە، یعنی بێ ئاگایە لە بەرەکەت و لە عیبادەت و لە پەرستشی ئەم مانگە پیرۆزە. بین الرجب ورمضان دەکەوێتە بینی ڕەجەب و ڕەمەزانەوە. وهو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين فأحب أن يرفع عملي وأنا صائم. دەفەرمێ ئەم مانگە مانجێکە کە عەمەلەکان و کردەوەکان تێیدا بەرز دەبنەوانێ بۆ لای خوای پەروەردگار، بۆیە من تێیدا بە ڕۆژوو دەبم، حەز دەکەم کاتێک کە کردەوەکانم بەرز دەبنەوە بۆ لای خوا
جل جلاله بە ڕۆژوو بووم و ڕۆژوو لە سەحیفەی ئەعمالمدا هەبێ کە بەرز دەبنەوە بۆ خزمەتی خوای پەروەردگار. زۆر باشە پێویستە بەڕاستی ئێمە ئەم مانگە بە پەرستش و عیبادەتی فەرموو بەردەوام بە. بۆیە پێویستە بەڕاستی ئێمە ئەم مانگە بە پەرستش و عیبادەتی زیاتر بەڕێ بکەین، شەوەکانی زیاتر شەو نوێژی تیا بکرێ، وەروەها ڕۆژەکانی ئەوەندی کە بگونجێەوە ئینسان بتوانێت توانای ڕۆژوگرتنی هەبێت تێیدا بە ڕۆژوو بێ و زیاتر خێر و خێرات و سەدەقاتی تێدا بکە بەهانای خەڵکی لێ قەوماوە بچێ. ئەمە ئینشاءڵڵا جێگای خۆی دەگرێ و کاتێک کە کردەوەکانمان بەرز دەبنەوە بۆ خزمەتی خوا ئەم چاکە و ئەم ئەعمالە ساڵحانەی تیان نووسراون. زۆر باشە مامۆستا، ئەو نوێژ و ڕۆژ و چاکە و هەروە ئەو بەخشین و ئەو عیبادەتانەی لەم مانگەدا دەکرێت، ئایا پاداشتەکەی جیاوازترە لەوەی کە لە کاتێکی دیکەدا دەکرێت؟ حتمما خۆی کاری چاکە لە هەر کاتێکە ئینسان بیکە هەر چاکە، یعنی خێر و پاداش و سەوابی خۆی هەیە، بەڵام کۆمەڵک ئەوقات دیاری کراون بۆ نمونە جاری وا هەیە تۆ مەسەلەی دوعاکردن لە هەر کاتێکا دوعا بکەی هەر ئینشاءالله خوای گەورە قبوڵی دەکا و گیرایە لە لای خوا. بەڵام تەماشا دەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی بانگ و قامەتی داناوە بۆ دوعاکردن، کاتی نەخۆشی داناوە بۆ دوعاکردن، دەفەرمێ لەم کاتانەدا زیاتر دوعا قبوڵ دەبێت، کاتی بارانبارینی داناوە بۆ دوعاکردن لەم کاتانەدا زیاتر دوعا قبوڵ دەبێت. بە تەئکید پەرستش و عیبادەتەکانیش لەم مانگەدا خێر و سەوابی زیاتریان هەیە، هەروەکو چۆن خوا جەل جەلاله دەربارەی لەیلەة القەدر دەفەرمێ خۆ هەموو شەوەکانیان هەروەکو یەکن، یعنی 360 شەومان هەیە لە ساڵدا، ئەم 360 شەوە هەر هەمووی وەکو یەک وایە، هەمووی خوا جەل جەلاله دایناوە. بەڵام کاتێک کە باسی لەیلەة القەدر دەکات دەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر، یعنی لە 1000 دانە مانگ خێر و پاداشتەکەی زیاترە. کەواتە هێندێک ئەوقات هەیە، هێندێک کات هەیە کە عیبادەت و خواپەرستی و پەرستشەکان تێیدا گەورەتر و مەزنترن لە لای خوا جەل جەلاله. اینجا فەرمودەیەکیشمان هەیە، دەفەرمێ ينزل ربنا إلى السماء الدنيا ليلة النصف من الشعبان فيغفر لأهل الأرض إلا المشرك أو مشاحن. دەفەرمێ خوا جەل جەلاله لە شەوی نیوەی شەعبانە دێتە ئاسمانی دنیا، دێتە خوار بۆ ئاسمانی دنیا خوا جەل جەلاله، دەفەرمێ خۆش دەبێت لە ئەهلی ئەرز لە گوناح و تاوانەکانیان دەبورێ، ئللا لە تاوانی کەسێک نابورێ کە مشریکە یان لە تاوانی کەسێک نابورێ مسلمانە، ئەهلی تەقوا و عیبادەتە، ئەهلی مزگەوت و نوێژە، بەڵام لە دڵی داڕق و قینەی هەڵگرتووە لە بەرامبەر مسلمانان، خوا جەل جەلاله لەم دوو کەسە نابورێ. مامۆستا، لە ناو مانگی شەعباندا باس لە 15 شەعبان دەکرێت، ئایا بە ڕۆژبوون تێیدا سونەتە و زۆر خێرێکی گەورەی هەیە یان بە هۆکاری ئەوەیە کە یەکێکە لە ڕۆژەسپیەکان ئەیام البێزە، نەک ئەوەی کە بەهۆی ئەوەی کە خودی بەراتە لای خەڵک یان ئەوە تا 15 شەعبانە دانراوە؟ ئەمە لە ڕوا ئاینیەکەەوە چۆنەوە گرنگی و بەهای ئەو ڕۆژە بۆ بە ڕۆژوبوون تا چەندێک گرنگە؟ ئەوەی کە بە صحیحی بێمە گەیشتووە هەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی شەعبانە بە زۆری بە ڕۆژوو بۆ هێندێک جاران بە تەواوی مانگی شەعبانی گرتو بە ڕەمەزانی گەیاندوێتەوانێ، یعنی شتێک نییە، نەسێک نییە کە دیاری بکە 15 شەعبان بالئەخەس بڵێ ئەمە 15 شەعبان بە ڕۆژوبوون تێیدا خێرترە و پاداشی زیاترە. بەڵام هەر فعلەن وەکو جەنابتان فەرمووتان ئەمە 15 مانگی هەموو مانجێک 15 مانگەکەی ئەیام البیضە بە ڕۆژوبوون تێیدا خێر و پاداشتی هەیە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی دیاری کردووە بە یەکێک لە سونەتەکانی خۆی کە 13 و 14 و 15 هەموو مانجێک ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانی کە بتوانن بە ڕۆژوو بن ڕۆژوو بگرن خێر و پاداشێکی گەورەی تێدایە. زۆر باشە مامۆستا، هەندێک خەڵک هەیە لەلایەنی کولتوریەوە لە 15 شەعباندا کە بەرات ناسراوە خوانی تایبەت ئامادە دەکەن لە ڕۆژەدا، واروەها شەوانیش منداڵان دەگەڕێن و نقل و چکلێت کۆ دەکەنەوە. ئایا لە ڕووی ئاینیەوە یا ئەمە تا چەندێک دروستە ئەنجام بدرێت و ئایا لە کۆندا ئەمە کراوەوە ئێستش بەردەوام هەیە؟
دەزای خاتون هەرگەل و میلەتێک خاوەنی دابوونەریت و عرف و عادەتی خۆیەتی ئێمە میلەتی کوردیش وەکو گەل و میلەتانی تر خاوەنی کۆمەڵە دابوونەریت و عادات و تەقالیدی جوانین کە میلەتی ئێمە لە دێر زەمانەوە پێوەی پابەند بووە و پێویستیشە ئێمە بە حەقەت بەو دابوونەریتانی خۆمانەوە پابەند بین یعنی گوێ لە قسەی کۆمەڵە خەڵک نەگرین کە دەیانەوێت دابوونەریتەکانمان بە ناوی بیدعە و خوڕافی و نازان لە زەمەنی پێغەمبەرە ئەمە نەکراوە ئەوانە لێ بشێوێنن چونکە کە سەیری ئوسوڵی فقه دەکەی لە ئوسوڵی فقها دەڵە ئەو شوێنانەی کە ئەحکامی شەرعیان لێ هەڵدەهێنجرێ قورئانە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیجماعی زانایانەوە هەروەها قیاسە بەڵام لە دوای ئەم چوار سەرچاوەیە سەرچاوەی تریشیان زانایان داناون بۆ نمونە شریعەتی ما قبلنا و هەروەها قولی سەحابە و هەروەها مەصالحی مرسەلە و هەروەها سەدی زەریعە و هەروەها عرف و عادەت عرف یەکێکە لەو سەرچاوانەی کە شەرعی لێ هەڵدەهێنجرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە هاتوو لە شاری مەکە پێغەمبەرایەتی خۆی ڕاگەیاند و دواتر چوو بۆ شاری مەدینە کۆمەڵە عرف و عادەت هەبوون لەناو عەرەبا زۆر عرف و عادەتی جوان بوون ئەم عرف و عادەتانە نەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای بردبن و دژایەتی کردبن بەڵکو زۆر تۆخی کردنەوانێ و هەروەها زۆر پیانەوە پابند بوو یعنی یەکێک لەو عرف و عادەتانەی کە لەناو عەرەبا هەبوو هێشتنەوەی ڕیژ بوو کاتێک کە پێغەمبەری خوا بوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم عرف و عادەتەی هێشتەوانێ و فەرمووی زینەة الرجال باللحیة مثلا و هەروەها عرف و عادەتی میوان دۆستی و خانەخوێیی و خانەدانی و ئەمانە لەناو عەرەبا عرف و عادەت بوو پێغەمبەری خوا کاتێک کە هات ئەمەی وەکو عیبادەتێک وەکو پەرستشێک حیساب کرد و هەروەها پاداشت و سەوابی بۆ دانا مەسەلەن بۆ نمونە فەرمووی من کان یؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هەر کەسێک ئیمانی هەیە بەخوا و بە ڕۆژی قیامەت دەبێ بەڕاستی ڕێزی میوانەکەی بگرێ کەواتە ئەو عرف و عادەتێک کە لەناو عەرەبا هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک دژایەتی نەکرد بەڵکو تۆخی کردنەوانێ بەڵام بە مەرجێک ئەو عرف و عادەتە لەگەڵ بنەمایەک لە بنەماکانی شریعەتی ئیسلاما تێک نەگیرێ ئەم عرف و عادەتەی کە لەناو کوردەواری ئێمەشدا لە دێر زەمانەوە هەبووە شەوی بەرات و گەڕانی مناڵان و نقل و چکلێت بەخشینەوە ئەمە بەڕاستی دەکەوێتە ئەو بابەوە کە دابوونەریتێکە هیچ دژایەتیەکی نییە لەگەڵ شریعەتی ئیسلامە و لەگەڵ نەسێکی سەریحی شریعەتی ئیسلامە کەواتە ئەم دابوونەریتە دابوونەریتێکی جوانە و هەروەها دڵخۆشکردنیشە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆشترین کار و کردەوە یا خۆشویستترین خۆشەویستراوترین کار و کردەوە لە لای خوا جەل جەلاله ئەوەیە کە تۆ دڵی کەسێک خۆشکەی کەواتە تۆ لە ئەم شەوەدا چکلێتێک دەدەی بە مناڵێک یا 250یەکی دەدەیت یانێ یان هەدیەیەک و دیارەکی دەدەیت دڵی ئەم مناڵە خۆش دەکەی ئەوە بە دڵنیاییەوە یەکێک لەو کارانت ئەنجام داوە کە خوا جەل جەلاله زۆری خۆش دەوێت مامۆستا گرنگترین بابەت کە لە 15 شەعبانە ڕوویاوە گۆڕینی قیبلەی مسلمانانە کە پێشتر مسلمانان ڕویان دەکردە مەسجد الأقصا جا کاتێک خوای گەورە بە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێت قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها گۆڕینی قیبلە چۆن بوو گرنگی قیبلەی مسلمانان لە چیدایە و ئەموانەیە چیمان پێڵێ لە ئێستادا ڕەنگە ئێمە تەنها جەستەمان ڕووی لە قیبلە بێ دڵ و فکر و بیر و هۆشمان لەلایەن ئەو قیبلەیە نەبێ کە خوای گەورە بۆی داناوین ئەو پرسشانەی کە ئێمە ڕۆژانە ئەنجامیەدەین بە تایبەتی نوێژ کە یەکێکە لە پرس شەهرە گەورەکان بابەتی گۆڕینی قیبلە وەک عەرزم کردن بە حەقەت بابەتێکی زۆر گەورەیە یعنی ڕووداوێکی مێژووی زۆر گەورەیە دەتوانم بڵێم گەورەترین حەدەث بووە کە ڕووی داوە چونکە بابەتێکی گرنگ قسەی لەسەر کراوە و ئەم بابەتە خوا جەل جەلاله بۆ پێغەمبەریش لێ نەگەڕاوە بۆ ئەوەی هیچی تێ نەکەوێ بۆ خۆی لە قورئانە تۆماری کردووە و هەروەها ئێمە هەتا قامی قیامەت ئەم بابەتە دەخوێنینەوانە بابەتی قیبلە گۆڕینی قیبلە بابەتێکە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە
تەشریفی موبارەکی لەگەڵ یار و سەحابەکانی و لە خزمەتیا بوون نێزییکی 16 بۆ 17 مانگ ڕوویان دەکردە بەیت المەقدیس کە ئەمە بە یەکەم قیبلەی مسلمانان دادەندرێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائیمە چاوی دەبڕیە گۆشەیەکی ئاسمان وەکو ئەوەی داوایەکی هەبێ لە خوا بەڵام ئەدەب بکە داوایەکەی عەرز بکە خوا جەل جەلاله لە دڵی پێغەمبەر و لە دڵی هەموو کەسێک حاڵی دەبێت تێیدەگا مەسەلەن دەیخوێنێتەوانێ بۆیە خوای پەروەردگار کارێکی ئەنجامدا و قیبلەی بۆ پێغەمبەر و بۆ مسلمانان بە شێوازێک گۆڕی کە بۆ جێگای ڕەزامەندی پێغەمبەری خوا و هەروەها دڵخۆشبوونی مسلمانان ئەم بابەتی گۆڕینی قیبلە وەک عەرزمکردن بابەتێکی مێژووی زۆر گەورەیە ئەهلی کتاب بەتایبەتی جوولەکەکان کە لە شاری مەدینە سێ تائیفەی جوولەکەی لێبوون و زۆر بەهێزیش بوون جوولەکەکان لە مەدینە و زۆر دەوڵەمەند و خاوەن ئیمکانیاتیش بوون یعنی ڕەخنەیان لە کاری خواگر کاتێک کە قیبلە گۆڕدرا لە بەیت المەقدیسەوە بۆ بەیت الله حەرام خوا جل جلاله دفرمي سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها وتيان يعني أوانا خوا بالسفيه بنزان ناويان دبا بو بنزان ناويان دبا چونکە هەر لە دێر زمانەوە بەڕاستی پەیوەندیەکی توندوتۆڵ هەبووە لە بینی بەیت المەقدیس و لە بینی کەعبەدا چونکە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تشد الرحال يعني بارگە و بنە تێک ناپێچرێ ئیلا بۆ سێ مزگەوتان نەبێ یەکێکیان مەککەیە یەکێکیان مەدینەیە ئەوی تریان بەیت المەقدیسە کەواتە بە گۆڕینی قیبلە بەیت المەقدیس هیچ پێگە و حرمەت و قەدری خۆی لەدەست نەدا بەڵام خوا جەل جەلاله کارێکی کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی پێی خۆش بێ بۆیە خوا جەل جەلاله دەفەرمێ ئەمانە سەفیه و نەزانن ئەم جوولەکانە کە ڕەخنە لەم بڕیارەی خوا دەگرن کە خوا بڕیاری داوە قیبلەی مسلمانان بگۆڕە لە بەیت المەقدیسەوە بۆ بەیت الله حەرام اینجا لە دواییدا خوا دەفەرمێ قل لله المەشرق والمەغرب ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ مەغریب و مەشریق واتە ڕۆژهەڵات و ڕۆژئاوە باکوور و باشوور هەر هەمووی مڵکی خوایە هەمووی لە ژێر دەسەڵاتی خوادایە خوای پەروەردگار چۆنی مەیل بکە بەو شێوازە دەیسوڕێنێ و هەروەها بەو شێوازە کاروباری عەبدەکانی خۆی هەڵدەسوڕێنێ کەواتە پێویست ناکات ڕەخنە بگرن ئەمە خاڵێک یعنی کە خوا جل جلاله قیبلەی گۆڕی و جوابی ڕەخنە و تانە و تەشەری یەهودیشی دایەوانێ و هەروەها خاڵێکی تر کە زۆر گرینگە ئێمە بیزانین مەسەلەی بەیت الله حەرام هەر کێشەکە تەنها جوولەکە نەبوو قڕەیشیش لە مەککە خۆیان بە خاوەنی بەیت الله حەرام دەزانی دەیانگوت کەعبە ماڵی ئێمە و ماڵی باب و باپیرانمان و ماڵی ئەو بتانەیە کە لە ناو کەعبە و لە دەوروبەری کەعبە و لە سەربانی کەعبەن خوا جەل جەلاله جوابی ئەوانیشی دایەوە إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين بەڕاستی یەکەم ماڵێک کە خوا جەل جەلاله دروستی کرد بۆ پەرستش کە پەرستشی خۆی تێدا بکرێ ئەو بەیتە بوو کە لە شاری مەکە دروست کرا و هەروەها ڕێنیشاندەری خەڵکیش بوو بۆیە بەڕاستی مەسەلەی گۆڕینی قیبلە مەسەلەیەکی زۆر گرنگ و زۆر حەساس بوو اینجارەکانە بینەوە سەر ئەو بابەتەی کە خوا تەوفیقی داوە لە بینی کەعبە و لە بینی بەیت المەقدیسە دائیمە خوای گەورە باسی بەیت المەقدیسیشی کردووە لە قورئانی پیرۆزە بۆ نمونە خوا جەل جەلاله کە شەوڕەوی بە پێغەمبەر دەکا لە مەککەوە بۆ بەیت المقدس و لە دواییشدا بەرزی دەکاتەوانێ لە ئاەتی قورئانە ناوی هێناوە سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله کەواتە بەجوولەکەکانیشی فەرموو خوا جل جلاله ئێمە لە قەدر و شەئن و شان و شکۆی بەیت المەقدیسمان نەهێناوەتە خوارەوە چونکە هەم بەیت المەقدیس هەم کەعبە هەردووکیان ماڵی خوان
هەردووچیان مزگەوتن و هەردووچیان بۆ پەرستش دروستکراون و پەرستشی خوای پەروەردگاریان تێدا دەکرێت ئەو ئاەتەی کە جەنابیشت خوێنتەوانێ قەد نەڕا تەقەلوب وەجهیک فی السەماء فلنولينك قبلة ترضاها فول وجهك شطر المسجد الحرام وحيثما كنتم فولوا وجوهكم شطرة يعني خوا جل جلاله بيرا دقينه دفرمي تو حەزی ئەوەت هەبوو کە قیبلەکەت بگۆڕێ ئەوە قیبلەکەمان بۆ گۆڕی لەمڕۆ بەدواوە تۆ ڕوو دەکەیتە کەعبەی پیرۆز و ڕوو دەکەیتە ئەو شارەی کە لێی لە دایک بووی جا لە دواییدا کە طبعاً جوولەکە بربەرەکانیەیان کرد خوا جل جلاله دەفەرمێەوە إن الذين أوتوا الكتاب ليعلمون أنه الحق من ربهم وما الله بغافل عما يعملون دەفەرمێ ئەوانەی کە کتابمان پێداون کە جوولەکەکان و مەسیحیەکانن یعنی حەقەکەیان دەزانی ئەمە حەقەکە لەلایەن خوای پەروەردگارەوە بەڵام دائیمە کاری جوولەکە ئەوە بووە عەقیدە و بیر و باوەڕیان و هەروە دڵ و دەرونیان ئەوە بووە کە هەمیشە بربەرەکانیەی یعنی ئاەتەکانی قورئان بکەن و بربەرەکانی پێغەمبەری خوا بکەن و بربەرەکانی ئەو شتانە بکەن کە خوا و پێغەمبەری خوا بەپەسەندیان دەزانن زۆر باشە مامۆستا تا چنێک گرنگە ئەم ماوەی کە لە بەردەمماندا ماوە کە بگەنە مانگی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان و ئەوانەی کە بە تایبەت قەرزاری مانگی ڕەمەزانی ساڵی ڕابردوون بیکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە قەرزەکانیان هەم بدەنەوە و هەمیش لە ڕووی جستی و دەرونیەوە خوان ئامادە بکەن بۆ مانگی ڕەمەزان. وڵا طبعا ئێستا نوێژی فەرز لەسەر چێ قورسە لەسەر ئەو کەسە قورسە کە قەت سونەتان ناکە بەس نوێژە فەرزەکان دەکات ڕۆژووی سونەتیش بە هەمان شێوە لەسەر چێ قورسە ڕۆژووی فەرز چێ بەلاوی قورسە چونکە ئێستا هێندێک خەڵک هەیە بەرەو ڕەمەزان دەڕۆین لێستاوە ترسی لێ هاتووە مەسەلەن بۆ نمونە زۆر پرسیاری ئەوم لێ دەکەن ماوەسا هەژدەی مانگ ڕەمەزانە هەژدەی دوو دەڵم بەڵێ لەوانەیە هەژدەی دوو یا ڕۆژێک دواتر و ئەوانە ڕەمەزان بێ دەڵێ کە دەکەوا بێ تقریبەن هەژدەی سێ جێژنە ئەمیش دەڵم هەوڵا هەژدەی سێ جێژن نییە لەبەرەوەی مانجی دوو مانجێکی 28ە دوو ڕۆژی کەمن لەوانەیە بچێتە 23 جێژن یعنی بەلایەوە قورسە ئەو دوو ڕۆژە کە دەڕوا بۆ سەرێ یعنی لێستاوە پرسیاری جێژن دەکەن بەڵام کەسێک کە فرچکی بەوەوە گرتبێ عادەتی خۆی وابێ کە دائیمە ڕۆژووی سونەت دەگرێت ڕۆژووی ڕەمەزان بەلایەوە زۆر سووکە یعنی زۆر ئاسانە زۆر بە ئاسانی بەدەستیەوە دێ کە نەمایش ڕووی نەداوە بۆ چونکە ئەو هەر عادەتی وا بۆ دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بۆ ئەیام البیض بە ڕۆژوو بووە ڕۆژێک ڕۆژێک بە ڕۆژوو بووە بەنیسبەت ئەو کەسانەشەوە کە قەرزی ڕەمەزانیان لەسەرە بە حەقەت قەرز نابێ زۆر تەئخیر بکرێ چونکە ئینسان هەموو دەمێ مردن لەبەر دەمیدایەتی هەر کات و ساتێک ئینسان دەبێ ئامادە بێ بۆ مردن بۆیە ئەو کەسانەی کە ڕۆژوویان لەسەرن وا باشترە وا ئەفضەلترە کە هەر دوای ڕەمەزان ڕاستەوخۆ ڕۆژوەکانیان بگرنەوە ڕۆژوە قەرزەکانیان بەڵام ئەگەر کەسێکیش قەرزی لەسەر مابێ بەڵێ دەتوانێت ئێساکانە قەرزەکەی بگرێتەوانێەوە هەم لە باتی سونەتەکەی دەکەوە هەم لە باتی قەرزەکەشی دەکەوە و هەمیش ئامادەکاریەکە بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان چونکە ئەسحابی پێغەمبەری خوا سەلات سلامی خوای لەسەر بێ ڕزا ڕەحمەتی خوای لە ئەسحاب بێ 6 مانگ پێش هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان دوعایان دەکردیان فەرموو اللهم بلغنا ڕەمەضان یا ڕەبی خوا بمانگەیەنی بە ڕەمەزان کەواتە بەڕاستی دەبێ وردی سەرزاری ئێمەش ئەوە بێ داوا بکەین لەخوا بڵین یا ڕەبی خوای ئەم ساڵیش بمانگەیەنی بە ڕەمەزان لە خێر و پاداشتی ئەو مانگە مەحروم بێ بەشمان نەکەی مامۆستاگیان سپاس دەکەین ئەگەر لە کۆتاییە شتێکت ما بێ سەبارەت بە مانگی شەعبان و خۆ ئامادەکرد بۆ مانگی ڕەمەزان سپاس دەکەین. وەڵا لە کۆتاییدا تەوسێ و ئامۆژگاریم ئەوەیە بەڕاستی زروفی میلەتی کورد زروفێکی زۆر ناخۆشە یەکەمیان هەموو بە هەموو دوعا بکەین خوای پەروەردگار لەو بار و زروفە نەجاتمان بدا و خوای پەروەردگار حاکمێکی عەدالەت و دادپەروەرمان بۆ بنێرەوە ئەوانەی زوڵم و ستەممان لێ دەکەن خوای پەروەردگار لە ناویان بەرێ و تەوسێ و ئامۆژگاریەکیشم بە حەقەت بۆ دەوڵەمەند و خوافێداوان ئەوەیە کە بەهانای فەقیر و هەژاری وڵاتەکەی خۆشمانەوە بچن ئەو کەسانێک کە فەقیر و نەدار و نەبوون
بابای دەوڵەمەند و خواپێدا و بۆ خۆی دەزانێت چێ لە دەوروبەری فەقیر و نەبووە هاوکاری بکە بۆ ئەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەم ماڵەکەی گەرم بێ هەم پاروەکەی چەور بێ بەڕاستی هەم وەکو دەوڵەمەندەکە ئەویش لە ڕۆژانێکی خۆشە ڕەمەزان بەڕێ بکە ئەوە بەڕاستی تەوسیە و ئامۆژگاری منە بۆ خواپێدا و دەوڵەمەندەکانی وڵاتی خۆمان هەرێمی کوردستان. سپاس مامۆستاگیان بۆ کاتێ بێمت بەخشی بۆ فەرمایشتە گرنگانەی کە گرنگە لەم مانگەیە ئێمە ئەنجامی بدەین. سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر شارستێنی زانای ئاینی ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە.